ئایا تا ئێستا گۆشتی گوێدرێژ و وەسبت لە باستەرمادا خواردووە؟ تورکیا دانی بەوە دانا کە گۆشتی گوێدرێژ و ئەسپیان هەناردە کردووە. تا ئێستا باستۆرمەی تورکیت خواردووە؟ ئەگەر خواردووتە ئەوە گومان بکە تۆ گۆشتی گوێدرێژ و ئەسپت خواردبێت. هەر بۆیە وەزارەتی کشتوکاڵی ئەو وڵاتە دەستی بە لێکۆڵینەوە کردووە و هۆشداری دەدات بە خەڵکی. ماوەیەکە لە میدیەکانی تورکیا سۆسەجەوەی کە لە ناوخۆی خەڵکی ئێمەدا بە باستەرمە ناسراوە بە باشی باسی ناکەن. لە دوایین لێکۆڵینەوەدا دەرکەوتووە چەندین کارگەی بەرهەمێنانی ئەو خواردانە گۆشتی گوێدرێژ و ئەسپیان بەکارهێناوە. وەزارەتی کشتوکاڵی تورکیا لیستی و کۆمپانیانەی نوێ کردوێتەوە کە تێوەگلاون لە ساختەکردنی خۆراک و لە نێویاندا ئەوەی سەرنجڕاکێشە باستەرمەی ژمارەیە کۆمپانیای تورکی لە گۆشتی ئەسپ و گوێدرێژ دروست کراون. ئەو لیستەی بڵاوکراوەتەوە تەنها باستەرمە نیە کە ساختەکاری تیاداکراوە، بەڵکو زەیتی زەیتون و نانی پیتزاش بە هەمان شێوە ساختەکاریان تیاداکراوە. هەر بۆیە بەرپرسانی وەزارەتەکە ڕایان گەیاندووە پێویستە هاوڵاتیان لە کاتی بازاڕکردندا باوردی لە لەیبڵی بەرهەمەکان بپشکنن. هەر بۆیە پسپۆڕانی خۆراک بەردەوام بانگەشی ئەوە دەکەن کە دەبێت بەرهەمی ناوخۆیی بەکار بهێنرێت تا بە دوور بن لە خواردنی گۆشتی ئەسپ و گوێدرێژ. باستەرمە بەرهەمێکی ناوخۆی تورکیایە و ئێستا هەناردەی وڵاتانی جیهان دەکرێت. بە شێوەیەکی گشتی لە گۆشتی وردکرا و دروست دەکرێت و بەهارەتەکانی وەک سیر و زیرە و بیبەری سووری تێکەڵ دەکرێت.